کۆبوونەوە دانیشتەکان چڕوپڕن بۆ دانانی بەرنمەیەکی نوێ و تۆکمە بۆ بەدەستێنانی مافی کورد. هاوپەیمانێتێکی نوێ نایەوێ هەڵەکانی ڕابردوو لە بەغدا دووبارە بکاتەوە. بزوتنەوەی گۆڕان وەک هێزێکی کاریگەر لە ناوچەکەدا ئەوە دەخوازێت کە ئەم جارە کورد دەبێت هەڵەکانی دووبارە نەکاتەوە و ئامانجی چوونە بەغداش بەدەستێنانی مافەکانی کورد بێ. دەژڵێ پێویستە هەڵا استراتیژیەکانی پارتیوێچەتی تێپەڕێنن. دەمانەوێت بەڕاستی تەجاوزی ئەو هەڵانەی کە پارتیوێچەتی کردویانە بیکەین و ئێمە تەرکیز و ئەولەویەتمان لەسەر پۆست و پلە و پایە و بەرژەوەندی حزبی و شخصەکان نەبێت کە پارتیوێچەتی کردویانە. ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە چۆن شەراکەتی کورد لە بڕیاردانی سیاسی لە عێراقدا دەستەبەر بکەین و چۆن خاک لە ڕێگەی جێبەجێکردنی مادەی 140 بگەڕێنینەوە و چۆن شایستەدارەیەکان و بودجە و موچەی خەڵک چاک بکەین لە ڕێگەی حکوومەتی بەغدا. هاوپەیمانی پێی وایە پرۆژەی چوارلایەنەکە پرۆژێکی پراکتیکی و کاریگەر دەبێت و مافەکانی کوردیتیا دیاری کراوە. هاوپەیمانێک دروستەکەن ئەو هاوپەیمانیت چەند گرنگە ئەو پرۆژەی کە ئەمانەیە گفتوگوی لەسەر بکەین لەگەڵ لایەنەکانی عێراق و لە حیوارێکیش بکەین لەگەڵ لایەنەکانی کوردستان پرۆژەیەکە کە پراکتیکیە واقعیە و قابلی جێبەجێکردنیشە. ئەو بابەتانن کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی خەڵکیەوەیە. ئێمە نەهاتوین کۆمەڵی دروشمی گشتی باس بکەین بەڵام ناوەڕۆکەیمان بیرچوو بێ. هەردوو لایەنی ئیسلامی یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی ئەوە ڕوون دەکەنەوە لە پرۆژەی چوارلایەنەکە بەرژەوەندی خەڵک لە پێشەم و بەرژەوەندیەکانەوەیە. سەر شێوازی ئەو مامەڵەی کە هەیە لە بینی هەرێم و بەغدا کە شێوازێکی نادامەزراوەیە نانیشتیمانیە سەقەتە مسۆگەری مافی خەڵکی نەکردووە پاشەکەوتی موچەی هێشتوتەوە نەوتی لە تاریکایە هێشتوتەوە زۆر تەفاسیلی تری لەم بابەتانە بێگومان ئێمە ڕوئیامان چۆن بۆ ئەم پرسانە جیاوازە لە ناو حکومڕانی هەرێمی کوردستانە بە هەمان شێوە دیدمان بۆ ئەم پرسانە لە ناو عێراقیشە جیاوازە. ئێمە چاومان لەسەر بەرژەوەندی گشتیەکانە و چاومان لەسەر ئستحقاقاتی نەتەوەی خۆمانەوەی چاومان لەسەر مافەکانی گەلی خۆمانە هەم لە مەسلەی مافەنەتەوەیەکانمان لە خاک و لە کێشە چارەسەر نەکراوەکانی مادەی 140 و هەم ئەوەی کە پێوەستە بە ئستحقاقاتی وەک بودجاوە بژێوی ژیانی خەڵک و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم ماوپەیمانێتیە نوێی ئەم چوارلایەنە لە بەغداد بەرەو پێشچوونێک دەدات بۆ بەدەستێنانی مافی کورد. چونکەوە خۆیان دەڵێن ئێمە تەنها بۆ باشترکردنی ژیانی خەڵک دەچینە بەغداد نەک پلە و پۆست. ئێستا لە هەرێمی کوردستانەوە دوو هاوپەیمانێتی جیاواز بەرەو بەغداد دەکەوێتە ڕێ. هاوپەیمانێتیشان پارتی وێشێتین کە چەندین ساڵە بەڵێنی بێکردار بە خەڵکی کوردستان دەدەن. ئەم هاوپەیمانێتە نوێژ کە لە 4 حیزبی ئۆپۆزیسیۆن پێگاتون بەڵێن دەدەن کە ئەچنە بەغداد بۆ هێنانەوەی مافەکانی کورد بەڵام بەکردار نەوەکو دوای پلە و پۆست بکەون. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.